ناوم حەسەن مستەفا قەرەداغیە، ناسراوم بە خەتاتنامۆ. لە ساڵی 1955 لە شارۆچکەی قەرەداغ لەدایک بووم و قوتابخانەی سەرەتایی و ئامادەیم تەواو کردووە لە شاری سلێمانی. لە ساڵی 1976 بەشی وێژەیم تەواو کردووە لە ئامادەی سلێمانی کوڕان. لە ساڵی 70 دەستم کردووە بەم هونەرە بە نووسینی ڕۆژنووسی و خەتاتی کە یەکەم دەستپێکردنم بوو و من تقریبا نزیکەی 54-55 ساڵە خەریکی ئەم هونەرەم و خۆم ڕاهێناوە لەگەڵا و هەموو خەتەکان ئەنووسم و دوکانم هەبوو لە خوار ئێستا لێران لەبەرەوەی دوکانەکە دەستکاریان کرد هاتووەتە سابوونکەران. بە خەتەکان لەناو عەرەبا زیاتر باوە و ئەمە یەکێکە لەو هونەرانەی کەوا ئاینی پیرۆزی ئیسلامیش بەلایەوە پەسەند کراوە، چونکی ئەمە قورئانی پیرۆزی پێنووسراوەتەوانی و لە مزگەوتەکانە ڕێنمایی ئەو شتانی تیای نەکرێ و بە خەتی سولس و خەتی نووسن و ئەمە چەند جۆرێکی ئەم خەتانە لە خەتی ڕۆحەوە دەست پێکە کە ئەمە هەرە ئاسانترین خەتە. اینجا خەتی نووسمان کە ئەوانش خەتی پەرتوک و ڕۆژنامە و ئەوانەی پێنووسن. اینجا خەتی فارسیمان هەیە هەمە لە ئێرانەوەمان گرتووە، خەتی سولسمان هەیە بە چەند نوعێکی خەتی سولسمان هەیە، سولسی جەمیمان هەیە، سولسی ئەتیادیمان هەیە و خەتی ئیجازەمان هەیە کە لە دوو خەت پێک هاتووە لە خەتی سولس و لە خەتی نووسک و خەتی دیوانیمان هەیە، خەتی جەلی دیوانیمان هەیە و خەتی کوپیمان هەیە کەوا چەند نوعێکی زۆر زۆرە لە خەتێکی زۆر زۆرە لەوە لە جنوب لە کوپا بەکارهێناوە لە خوڕاستان. کە مناڵ بووم تەمەنم 15 ساڵ بوو کە ئەوسا کێشتەکان بەدەست ئەنووسرا یاسایی ئەو نووسیرانەمە کردووە کە لە پۆلەکانە مەسەڵەن پۆلی یەک و پۆلی دوو قوتابخانەی فڵان و ئیتر ئەم شتی بناو بازاڕە هەمووی بەدەست بەڵام ئیستا سەیرکە لێرەوە تا خوارەوە هەموو سلێمانی بگەڕێ یەک قیتعی دەسیتیان یەک کە بەدەست وسادە چونکە فلێکس و ئەم کۆمپیوتەر و ئەلکترۆنیە و ئەم ناویچیە ئەمانە هاتووەتە کایەوانیە ئێستا کار بەوان ناکرێت. تەکنۆلۆژیان سەرەکی کردووە بەسەر هەموو خەتەکانە لەسەر ئەم هونەرە بەڕاستی ئەم هونەرە بەرەوکەوتان ئەڕوا ئەگەر ئاوهای ئێمە هەچ کەسێ بێ بۆ لامان هەرچەنە خەڵکەکە کەم بۆتەوە مەسەلەن ئەڵێ لافیتێکم بۆ سەکرتێکم وسا ڕسمێکم بۆ ئێمە هەمووی بەدەست ئەیکەین بەسەر خواستی ئەوانە لە خۆمانەوە شت ناکەین ئۆتۆبەی ئەویشانی کە کردومانە ئێستا لای خەڵکەکانە ڕۆشتون بەداخەوە نوسخەمانیانەمەوە لە ئەرشیفە ڕۆژانە ئەگەر جاران ئیش باش بوو ئیشەکان زۆر بوو یعنی خواست بەسەر ئەم هونەرە زۆر بوو هەم لە ڕسم لە تابلۆسازی و هەم لە نووسین بەڵام ئێستا بەداخەوە ئیشەکان زۆر زۆرکەم بۆتە تاکوتەرا ئیش مەگەر بێتە بازارە. زیاتر پەندەکانی پیرەمێرد ئەنووسم بەلام و جوانە
لەگەڵ ڕسمی شاعیرەکان و لەگەڵ ڕسمەکانی خیام ئەوانەی خیام بەلام بۆ شتێکی زۆر جوانە نمونەشیان وازان لێراسی و ڕسمی شخصیشمان کردووە بۆ زۆر شوێن طبعا لامان نەماوە کەسان سەر داوای لە خازی خۆیان گویان تۆ بۆ ماڵەوە یا لە دوکانەکان یان شوێنەکان. خطاتك همي هندسة يعني العربية عليها الخط هندسة روحانية ظهرت بآلة إسلامية بآلة جسمانية يعني همي قياسات عند نقطة ولا ألف ولا باو همي قياسات همي حركات يقويها أبي أو كسر زور زاري حنوار بي إنجا خدمته نو كسر يا أخوي ورتي ونسيتو أنا بقول خطاتي في شيء نقدي بيجري استنى قبل خطاتك باشا يعني باشتر زور هي والله نخوات من شو هي كوا استواي بيانية وخوش يدرخصوها بعرزوي خويو ويعني براسي حسابي شي بوكي مع العلم او توانايش اللي حتى هذا نسينا لا يرسم ما يقلي ما لم حكمته ولا لو عليك بيبنجان فيه يا كم يعني كوموري خوش نساني خومن كليري وكزورنا تعلاكه وسسته لو لشارواني لقايم قاميات حتى لأوقافي حتى لزور شوي لشارواني أمانة يعني سيلك ديواري أم قركانو أم راقرو طب عدليو مزقوتو عمودكان همي كلاوة ركلامي لافتاع يعني أم شاربو ببرسخانة براسي أم اشتيكي ناشينا لم شارح الديواري أبيني بفاوض بقياسي سيمة الشوارمة المستوى لافتي برسو قياندني من دواء كم لكالبدستان لقايم قاميات آسايش لشارواني أما بنابركان براسي أما ديارديكي ناشدين وزور شتيكي ناشينة بو إيمش ناشينة كوالواني خلق زاد زاني إيمش أواكي من يقرأ خمبيروني بس بالديوارو هالسارة ناشرين كردو يعني أما تشي أما كي منافسة شريفاني رصد شو ما فيها كاكتوا قرباش بي أقر رسامي كباش يا خطاتي كباش خلق يبولا ما وكو بيطلع نباندو صالي وخيكم خيك يمشم وهتا أمرم مشوازنا كيش اللي قروح ودور الجامعة ومن شوانش نماري خوما رجولكي خوم مشقا كم هن يشتغل اسمه براوي كمان يبوعوا برادرانو لكن كوميتم طبعا وين والله لك اشتكاهم ولم ونرمند وجياني خوش محالة ونرمن رمز الروية جيني تعالى تو بزانا أي أهلي ونربي أبي يادس بس يادر بدل